لەگەڵ بەردەوامبوونی پاشەکشەی ئازادیەکان لەسەر ئاستی جیهان بۆ 17هەمین ساڵ لەسەر یەک ماڵی ئازادی ئەمریکی کە ڕێکخراوێکی قاسانجەمیستە لە راپۆرتی ساڵی 2022دا ئاماژەی بەڕەوتێکی ئەرێنی کرد کە دەڵێت هاوڵاتیان ڕۆژانە داوای پاراستنی مافی سیاسی و مەدەنیەکانیان دەکەن. سەرنجی ئەوەمان داوە لە سەرانسەری جیهاندا لە سەرکوتکارترین ژینگەکاندا لە چین بینیمان، لە کوبا بینیمان، ساڵی ڕابردوو لە ئێران بینیمان چی ڕوویدا. یانا دەژێت پارێزگاری نەکردن و تۆقاندن و تەنانەت توندوتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان وای کردووە کە لایەنی کەم لە 157 وڵات و ناوچەدا ئازادی ڕاگەیاندن لە مەترسیدا بێت. هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە، دەسەڵاتدارەکان لێپرسینەوە دەکەن، کەواتە ئەمە هەمووی بەڕاستی پێویستە بۆ دیموکراسیەتێکی تەندروست. ئاماژەی بەوەش کردووە سانسۆری رووسیا کاتێک باز لە راپۆرتەکانی شەڕی ئۆکرانیا دەکرێت زیانێکی تایبەتی گەیاندووە بە ئازادیەکان. ئێوە ناتوانن ناوی شەڕەکە بە جەنگ ناودێر بکەن، نەیان دەتوانی ڕەخنە لە سەربازی رووسیا بگرن و بۆیە لە ئەنجامدا زۆربەی میدیا سربەخۆکانی رووسیا وڵاتەکەیان بەجێ هێشت و دەبوایە بنکەکەیان لە شوێنێکی دیکەدا ببرزێنن. ئەو سەرکوتکردنە هاوڵاتیانی ئاسایی بێهیوا کردووە لە گەڕان بە دوای دەستڕاگەیشتن بە چاوی متمانە پێکرا و تەنانەت لە ڕێگەی تاکە کەسیشەوە بۆ نمونە کێسینیا کریلۆڤا لە دامەزراوەی جیمز تاون دەڵێت ئەگەر تەنها هەرزانیارێکی ڕاست و دروست لەسەر شەڕەکە بڵاو بکەیتەوە دەکرێت دەستگیر بکرێت و زیندانی بکرێت. هاوکار لە راپۆرتی ئازادی لە جیهاندا هاتووە کە ئێستاکە لە 50 ساڵی خۆیدایە تیشک دەخاتە سەر پاشەکشەی بورکینا فاسۆ و میانمار. لە ڕاستیدا بینیومانە خەڵک لە میانماردا کوژراون بەهۆی ئەوەی ڕەخنەیان لە کودەتاکە و حکومڕانی سەربازی دەسەڵاتدار گرتووە. ئێمە بەڕاستی دۆخێکی نالەبار لە بورکینا فاسۆ دەبینین، چونکە بەو مانایە ئەمە جۆرێکە لە لەناوبردنی نزیکەی تەواوەتی دامەزراوە سیاسیەکان و مافەکانی خەڵک. هەروە دەژێت ئەوە جیاوازێکی پرشنگدارە لەگەڵ کۆلۆمبیا و لێسۆتۆ کە لە نێو ئەو 34 وڵاتەدان کە پێشکەوتون لە بواری ئازادیە گشتیەکاندا. خاڵێکی گەشاوە دەبینین، هەڵبژارنەکانن کە کێبڕکێ ئامیز و ئازادن. هەروەها ئەمریکا لە ڕووی بەرەنگاربوونەوەی جەمسەرگیریەوە دەبێت هەنگاو بنێت. ئەمە شتێکە کەیانە بەجێی نیگەرانی ناوی بردووە. بەڵام هەوڵی هەردوو لایەنی سیاسیش دەبینین بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە. لە نێوەندی ئەو کۆشە جیهانیەدا لە پێناو دیموکراسیدا ماڵی ئازادی پێشنیازی ئەوە دەکات حکومەتەکان مافەکانی مرۆڤ بکەنە کاری بەراییان، لە نێوانیاندا بەشداریکردنی هاوبەشی هەردوولا. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدێراز ئێغلیسیاس، واشنگتن.